Li çarçoveya çalakiyên hefteya 8 Adarê li Amedê pêşengeha wêneyan û fotografan li dar dikeve. Şêwekar Bahar Misleh ji Tehranê hatiye û pêşengeha wê a bi navê Jin û Kuçe li Parka Sumerê wê heftekî li dar be. لە ڕۆژهەڵات و هاتوومە لە مناڵی سنەم لە سنەبە دنیا هاتکەم و چەند ساڵە خەریکم بە خاشیکارەکە. Bahar Misleh got ew pir kêfxweş e ku bi berhemên xwe li Amedê li pêş hunerhezan e. کابراکە من قسەی ژنان نەکات، یعنی من لەسەری ژنان مۆزوعی ژنان بۆ من دەغدەغەیە لەسەری کارەکەم. لەم مەجموعە من کە بە ناوی ژن و خیابانە ژن و شەقام من هاتوومە مقاومەتی بەرخۆدانی ژنان لە شەقامان نیشانم داوە. ئەو لە واقعە سیستەمی پیاوەسالار تەڵاشەکات کە ژنگەل حەسبە لە ناو خیابان بە مەحدودیەتگەل و بە قەوانین سنەت و بە هەر شتێک. Hunermend Misleh îfade kir li Îranê li ser hunermendan zextên giran hene, taybet jî berhemên li ser jinan. Misleh wêneyê xwe de reng û xetan weka şêweyeka li dijî derketina tundiya li ser bedena jinê bikartîne. من ئەم فەزاکە تەسویرم کێشاگە لە موردی ژنانێکە دانەدانەیە داستان ژنێکە کە وێسیاگن لە ناو خیاباندا مقاومەتەکەن هاوارەکەن بە ئەو فەزاگەرێکیانە دووبارە بکردنەوە فەزاکە بگرنە دەست خۆیان. Ew resmê xwe weka serhildanek li dijî tundûtujiyê pênase dike. Bahar Misleh di tabloyên xwe de boyaxa akrîlîk û teknîka kolajê bi hev re bikartîne. Jinên berxwedar jî îlhamê dide berhemên wê. Tabloyên hunermend bi şêwaza hunera nûjen tê afirandin. Wê destnîşan kir ji ber ku êdî berhemên xwe de bedena jinê bi awayek tazî resm dike, derfeta wê nîne ku li Îranê pêşengehekî pêşkeş bike. لە حاڵحازرە ئەمکانەوەیە نییە بەخاتری ڕووتی بەدەنی ئەو ژنگەلە ئجازە نان مەگەر ئەوە بە شکڵی خوسوسی ژێرزەوینی ئێمە دەڵین پێ. بۆ هەر هۆنەرمەندێک زۆر خۆشە کە بتوانێت ئەو کارەکە خەڵقی ئەکات مخاتەب بیبینێت، ئێرائێ بات و مخاتەبەکان بیبینێت. بۆ منیش هەروایە زۆر هەزمە کرد ئەمە لە گۆشەی ئەتۆلیەکە من نەمێنێت و من بتوانم دەنگی خۆم بگەینم. زۆر تەشەکۆرەکەم لە شاهداری ئێرە و ئنجۆ کاسب کە ئەو ئیمکانیانە بە مندا کە من بتوانم بێم لێرە قسەی خۆم بکەم. Pêşengeha Jin û Kuçeya Bahar Misleh li hefteyek wêldar be. Xecîcan Farqîn, Dengê Amerîka, Amed.